من ناوم سیوا جەعفەرە دەرچی بەشی ڕاگەیاندنم بە ئومێدی ئەوەم کە بتوانم لە پیشەکەمدا سەرکەوتوو بم و هەوڵی ئەوە بدەم کە بم بە ڕاگەیانێکی سەرکەوتوو و ڕاگەیاندنێکی سەرکەوتوو هەرچەندە لە وڵاتی ئێمەدا کچان وەکو پیاوان نین بێگومان بتوان بە هاوشانی یەک کار بکەن هەرچەندە لە ئێستادا لە سەردەمی ئێستادا ڕێژەی کە لە 2012ەوە دامەزراندن ڕاوەستاوە هیچ دامەزراندنێک نییە بۆ ئافرەت بۆ پیاوانش هیوادارم کە بتوان لە داهاتوودا کلێنێکی بچوو بکەنە بۆ کەسانی کە خوێندنیان تەواو کردووە هەلێک بڕەخسێتین بۆ کەسانی کە خوێندنیان تەواو کردووە بەڕاستی چکە من یەکێکم لەو کەسانش کە خۆشم خوێندنم تەواو کردێ بە ئومێدی ئەوم کە دابمەزێم بەڵام کە ئەبینم هەم دەرگاکان داخراون هیچ ئومێدێک نییە بۆ دامەزان هەر پێویستە بە شێوازێکی خۆبەخشانە کار بکەیت بێگومان ئەوەش تا سەر بۆ هیچ کەسێک نابێتن کار بە خۆبەخش ساڵە 2 ساڵ 20 ساڵ ئەوەش نابێتن ئەوەش تا منە عمرمانەڕوە واتە ئێمە لە پێنە ئەومان دیبوونی 4 ساڵ 15 ساڵ کە خوێندنمان کردو هیچ بەدەستنێنین بێگومان هەر خاڵی سفر بێتن ئەوە دەکاتن کە خەڵک بەرەبەرە لە خوێندن دوور بکەوێتەوە بەداخەوە هیوادارین کە دەریاک لەبەردەم ئەو کەسانە بکرێتەوە کە خوێندنیان تەواو کردووە و تەنها خەرجکاری ناو ماڵ نەبن و دەریاک لەبەردەم کچوپڕانی وڵاتەکەمان بکرێتەوە ئەگەنا بەو شێوەیە بێتن بەڕای من لایانی خوێندن دامەزراندن هەندە ڕێگە ئەبێتن لەبەردەم ڕۆڵەکانمان هیچ دامەزرانەوەی هیچ تەخەڕوجێکمان نابێت لە کۆتاییدا سەرەتادا خێزانەکانمان تە باوانمان هەمیشە پاڵشمان بوون بۆی بتوان خوێندن تەواو بکەی و بتوان پلەیەکی سەرکەوتوو بەدەست بن لە داهاتوو بتوانین کە قەرەبوو خێزانەکانمان بکەینەوە بەڵام ئێستا بەداخەوە هەر خێزانەکانی خۆمان دەبێت پاڵپشتیمان بکەن لە ڕووی دارایی لە ڕووی ئابووری و لە ڕووی لایەنەکانی ئەکادمیشەوە بەڕاستی دیدیبیتم وەکو گەنجێک وەکو ئافرەتێک لە دەوروبەری خۆم لە کۆمەلگاکەی خۆم بەڕاستی هیچ شوێن پەنجەی گەورە نابینین هەمیشە ئافرەتان يعني زوم لێکراون داوای مافی خۆیانەکەن بەڵام هیچ کەسێک پشتیان خصوصی کەسێک یان پاڵپشتی لە ئافرەت ناکاتن کابرێن بێگومان ئافرەت شوک و پیاوان پێویستە مافی خۆیان هەبێت و پێویستە شوێن پەنجی ئەوان دیار بێت فەقێ دەرچوو پەیمانگای تەکنیکی کوێم بەشی کارگێڕی کار وەک دەبینین کە ئێستا کە هیچ دامەزراندنێک نییە لە هەر ڕوەکەوە بێ هۆکاری دانەمەزراندنەکە ژۆی لە بەشێک لە خوێندکارەکان کردووەکەوە بکە ساردنەوە لەلایەنی خوێندنەکانەوە یەک لەبارە خۆم کە ئێستا خوێندنم تەواو کردو دەمێ بۆ شاهادی بەرزتر بخوێنمەوە کە دەبینی ئەو وەزعی ئێستا چۆن و دامەزراندن نیە لە چەند ساڵانی ڕابردوودا ئەو شۆکارێک بۆ لە خوێندکار دەکە کە سارد بێت و لەلایەنی خوێندنەکە جێ لەوانەیە کە لە خوارشمان هەیە هەر برادری خۆم لە قۆناغی ئامادەیەوە وازی لە خوێندنەکەی هێناوە دابڕاو لە خوێندن دابڕاو لە ئامانجی خۆنەکانی ئەو شۆکارە کە دەگەڕێتەوە لە بۆ ئەوە گرفتی زۆری دروست کردووە لە هەموو لایەنەکانمانەوە نەک لەلایەنی خوێندنەوە و بەنسبەت ئەوەش هۆکارەکە کەوتو سار دەبی و لە هەموو بوارەکان نەکە لەلایەنی پەروەردا خوێندن هەشتەکەوە بێ ئەمنیش بووە داواکارم هەر ئەمنیمە کە من دەرسمە ئەوانی پێش ئەمنیش کە داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان کەواتە بە خوێندکارەکاندا ببەخشێتەوە ئەوانەی کە دەرچی دانەمەزراون و هەلی کاریان هەبێ بۆ ئەوە لە خوێندکار بکە کۆمەڵگاکەمان بەرەو پێشەوە بچێت و هەوڵ بۆرە و ئامانجی خۆنەکانیاندا سەدەها خوێندکار هەیە کە لەبۆر ئەوەی دامەزراندنیە بەخۆن و ئامانجەکەی خۆی نەگەیشتووە ئەوشیز لە دەسەڵاتی ئەوەندانی هەموو دەگەڕێتەوە بە هۆکار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئێمە داواکارین کە دامەزراندن بکرێتەوە.